سڵاوتان لەبێت ماوەیەکی زۆرە ئۆرکسترای سمفۆنیای سلێمانی بێدەنگن ئەمڕۆ بە پاڵپشتی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان قوبات تاڵەبانی ئۆرکسترایەکی تایبەت بە بەشداری چەندین مۆزیزانی ئەوروپی و ئەمریکی لە شاری سلێمانی و لە زانکۆی سلێمانی ئەنجام دەدرێت. دەمەوێت بپرسم تا چەند ئەم جۆرە ئۆرکسترایانە ئەم جۆرە کۆبوونەوانە دوور لە جەنجاڵی ژیان پێویستە و تا چەند پشتگیری قوبات تاڵەبانی بۆ ئەم بابەتانە گرنگە. ئەڵبەت لە باسی ڕۆژدا گفتوگۆ لەو بارەیەوە دەکەین و ئێوەش لەگەڵ ما بن. سڵاتان لەبێت لەگەڵ جەنجاڵی ژیان و بارودۆخی کە هەیە وەڵامی هەمیشە هونەر لە لووتکەدا بووە لەم شارەدا و ئەمڕۆ ئەو خەڵکێکی ئێستا چاوەڕێن چ پامێکتان هەیە بۆیان و پاڵپشتی ئەوانەی کە پاڵپشتی ئێوەن چ پامێکتان بۆیانی؟ بێگومانجی دڵخۆشیە و خەڵکەکە بە پەرۆشیەوە یانێ بێنە هۆڵەکە بۆ گوێگرتن لە کۆنسێرتی کلاسیک و موزیکی کوردی بە شێوەی فۆرمی کلاسیک و ئۆرکسترالی. بێگومان پێویستە دەستگا پەیوەندی دارەکان هەمیشە لە خەمی ئەوەیە بن کە هاوکاری ئەم جۆرەی مۆزیک بن لە ئۆرکسترا و لە سەمفۆنی، چونکە ڕووی گەشی شارستانی با بڵێن کوردستانێک پیشانەیە و هەروەها نەوەی نوێ لە مۆزیکژەن و مۆزیکدانەر و هەموو بوارەکانی تری مۆزیکە گەشە پێیات و ئایندەیەکی ڕۆشن چاوەڕیانەکات و ئەزانن بە چ ئامانجێک هەوڵێن و کۆششەکەن بۆ ئایندەیان. جگە لە کورد چی کەسێکی تریتیایە کەساتێکە ئەوروپیەکان ئەمریکیەکان کە بەشدارن لەگەڵتان؟ بەڵێ بەڕێز ڕابەری ئۆرکێستراکە لە ئەڵمانیاوە هاتووە، لاما بێ ئەسڵ هۆڵەندیە، هانز ڕۆتمان. کۆمەڵە ژەنیاریش لە ئۆکرانیا و جێگەی ترەوە هاتوون وەکو میوان بەشدارن لەگەڵمانە. Konzert und Sie wollen sagen, wie ist seiner Meinung nach Kurdistan und nach kurdisch Musik und nach diesem Orchester? I will say it in English. Also Deutsch, kann er auch. Also meine Eindrücke sind, dass die Stadt Suleimaniye wirklich glücklich preisen kann, dass sie ein Orchester haben wie dieses Orchester. Ein Orchester, was nicht nur klassische Musik spielt, aber auch die kurdische Musik sehr wichtig nimmt und ins Programm mit aufnimmt. على زوز خوش حالم كأصبحكم لسليمانية وكورديناتكم لك كردستان السليماني كتنهاك تاع السليماني لك موسيقى كلاسيك موسيقى كردي موسيقى شوازي تريش بيشكشكن لە ماوەی ڕابردوودا هیچ شارەزایەک خوێندەوەیەکی بۆ میوزیک و گۆرانی کوردی هەبووە؟ Hast du schon damals über kurdische Musik gelesen oder gehört? Selbstverständlich. Also wir kennen in Europa auch Komponisten, die hier arbeiten. Also die kurdische Musik ist bekannter, als Sie denken. على موسيقى كردي بناوانغو إمش بنيم أنا كومبوزيرش مان هي ألمانيا كلوباريان. دەمەوێت پێ بڵێ ئەمڕۆ چی پامێکیە بۆ جمهوریەکی زۆر لێرە ئامادەبوانێکی زۆر لێرن چی پامێکی بۆ ئەوان هەیە؟ Was hast du für die Audience, die Leute da hier? Was hast du für die Leute hier? Also. Die Gäste. Ach so, also über die Musiker meinst du? Ja. Ja, ich denke, die Musiker sind sehr offen, arbeiten sehr schnell. Und das ist eigentlich, was man von einem Orchester hofft. Und es ist wunderbar, dass ausgerechnet eine Stadt wie Suleimaniye anfängt, wirklich sein eigenes Orchester aufzubauen. Großartig. Deswegen ist es so eine خوشحالی امروز لگلیانه.
بێگومان گەنجینەی گۆرانی و مۆزیکی کوردی زۆر دەوڵەمەنە و ئێستا وردە هەندێک لەو میلۆدیانە تەوزیف کراوە لە فۆرمی کلاسیکی جیهانیا لە مۆسیقاکانە کاری لەسەرەکرێت لە هەموو جیهانە. ئێستا مەوای کردو کە مۆسیقای کوردی لە پاڵ فۆرمە فۆلکلۆرەکەی خۆی بە فۆرمێکی دیکەی جیهانیش بناسێنێت کە مەکارێکی زۆر گەورەوەی چەک لە ئەرکەکانی ئەم ئۆرکسترایە ئەوەیە کە لە هەموو کۆنسەرتەکە کاری چەند دانەرێکی کورد لەو شێوازانە پێشکەش بکە بۆی بتوانین زیاتر ئەم جۆرە کارانە بەرینە پێشەوە. مامۆستا ماوەیەکی زۆرە دابڕام بەڵام بە پاڵپشتی چەند کەسایەتیەک ئێستا بە تایبەت کاقوبات تا چەند ئەم پاڵپشتیە بۆ ئێوە گرنگە. ئێمە ئەم ساڵەمە سێمین کۆنسەرتی ساڵی 2024کە کردومانە و سوپاس بۆ کاک قوات تاالبانی بەڕاستی پاڵپشتێکی زۆر بەهێزمان بووە لە سازدانی دوان لە کۆنسەرتەکانی ئەم ساڵە. هیوادارم لەو پاڵپشتی بۆ ئۆرکستراکە بۆ ئەم گەنجانە بەردەوام بێ. ئەم جۆرە ئۆرکسترا و شێوازی تیپانە لە هەموو دنیاە حکوومەت پاڵپشتیەکە، بەڵام خۆتان ڕزا حکوومەتی ئێمە هیچ شتێک ناکا لەو بابەتانە. هیوادارم کاقوباد و هاوشێوەکانی کاقوباد ئەوانەی کە حەزیان بەم هونەرە هەیە بەردەوام لە پاڵپشتیکردنی ئۆرکستراکەوە. بێگومان هاتنی ئەو هەموو میوانە بەڕێزە بۆ کۆنسرتەکە ئێمە پژگیرێکی زۆر زۆرە و زۆر جێگەی خۆشحاڵیە کە ئێمە ئەو هەموو بینێرا بینین کە ئامادەن لە کۆنسرتەکەمان. ئەمڕۆ لەگەڵ کۆمەڵێک لە مامۆستایان و بە تایبەت ئەوانەی کە لە دەروی وڵاتەوە هاتوون عەزفەکەی هەستت چۆنە؟ بێگومان هەستێکی جیاوازترە لەبەرەوەی کللتوری ئەو هەموو وڵاتە جیاواز و نەتەوە جیاوازە لە ئۆرکستراکە کۆ بێتەوە بێگومان چێژێکی ترایە بە ئۆرکستراکە. کۆمەڵە لە کەسایەتیەکان پاڵپشتی ئێوەکەن بۆی ئەم جۆرە کۆسرایانە بەردەوامی هەبێ. چ پەیامێکتان بۆ کەسایەتیانە هەیە؟ بێگومان جێگەی دەستخۆشیە زۆر سوپاس. بێگومان ئەوەی کە پشتگیری ئێمە ئەکەن و هاوکاری ئێمەکەن ڕێگەی خۆشکەرە بۆ ئێمە کە بتوانین لەسەر کاری بەم جۆرە بەردەوام بین. ساڵانە کۆنسەرتی خۆمان هەیە بەردەوام خوێندنەوەمان هەیە بۆ ئەو میوانانەی کە دێنە کوردستان و ئەوانیش بە شانازیەوە داوەتنامەکان ئێمە قوبوڵەکەن و لەگەڵمان هەماهەنگن. ئەمە چەند جارێکە ئێمە لەگەڵ زۆربەی وڵاتان لەگەڵ ئۆرکسترای زۆربەی وڵاتان کۆنتاکتی پتەومان هەیە و ئیشەکانمان پێکەوەیە. پاڵپشتی کەسایەتیە سیاسیەکان حکوومەت عنی ناوەندەکانی جیاوازەکان بۆ ئێوەمانان تا چەند پێویستە؟ بە دڵنیاییەوە زۆر پێویستە بۆ ئەوەی کە ئێمە بتوانین زیاتر پێش بکەین، بتوانین زیاتر ئەو هونەرەی هەیە لە ناو ئێمەی کووردا بیناسێنین بە کەسانی خۆمان و بە وڵاتانی دنیا، چونکە بەڕاستی لە ڕێی هونەرەوە توانی نەتەوەکە و وەکو بوارەکانی تر زیاتر بناسێنی بە نەتەوەکانی تر. زۆر چێژمان لێبینی هەمومان من و هاوڕێکانم هاتوو بووین بۆ ئێرە تر زۆر کاتێکی خۆش بوو. هیوادارم بەردەوام بێ ئاوا بوونەی وە بەردەوام بێت و لەکوێ هاتووی؟ بەغداد. باشە سلێمانی لای تۆ چۆنە؟ زۆر خۆشەوە الحەمدوللا، یعنی ئیڤنتی وا زۆرە، ئیڤنتی جۆرە و جۆریشە، یعنی نەک بەس چۆن بڵێ ئۆرکسترای ئاوا پێشووتریش هاتوین بۆ چۆن بڵێ ئۆرکسترایەکی ئەڵمانی بوو، ڕاپەرێکی ئەڵمانیان هێنابوو بۆ ئێرە زۆر بەلامە جیاواز بوو، زۆر غەریب بوو. سلێمانی شارێکی سەقافیە وەک تۆ زین تا چەند پێویستە ئەمە بەردەوام هەبێ؟
زۆر مهمە هەر بەردەوام هەبێ بۆ ئەوەی کە چۆن بڵێ چاوی خەڵکەکە ئەکاتەوە بۆ شتی جیاواز بۆ ئارتی جیاواز ینی هوەری جیاوازتر ببینن خەڵک نەک تەنها ڕسم یان مەثەلەن گۆرانی چۆن بڵێ لە ماڵەوە گێلێ بگری لێرە بە ئۆرکسترایك تاو سێری ئەکەی هەستی پێ ئەکی زیاتر چێژە لێبینی زۆر بەڵێ حەمدلله قوربانی زۆر هەمومان نەزانین هەرەوەی بەڕێزە دەیڵێیت ژیانەوەندە ناخۆش بووە تامی نەماوە بەس ئەم دەست و پەنجە گەوهریانە واکەن جارێکی تر ژیان مۆسیقاقی خۆی بژەنێتەوە جارێکی تر ژیان لێرە زۆر خامۆش بووە زۆر نائارام بووە بەڵام مۆسیقا جارێکی تر بەرجێکی تر و شێوازێکی تر بە ژیانە بەخشێتەوە جوانیەک بە دنیای ئێمە بەخشێتەوە خۆشە دەسانی شاری سلێمانی شارێکە پڕ لە هوەر بووە هەر لە ئێستانە یعنی پێشووتریش بەڕاستی هوەری شانۆمان هەبوو مۆسیقامان هەبوو هەرچەندەم هوەرێکی باڵایە هەموو کەستەی ناگا ئەمە جێڕانەوەی داستانی شیرین و فەرهادە ڕۆمە و جۆلێتە بۆ وڵاتانی تر بۆ عەرەب لەیلە و مەجنونە جێڕانی ئەم داستانە ڕێگای ئەم هوەرە باڵایەوە هەر چۆن ئێماڵین ڕۆمان هوەرێکی باڵای هەیە جیاوازە و تەکنیکەکانی و هەموو لایەنە هوەریەکانی باڵاتر لە چیرۆک لە شعر ئەم هوەرەش ئاوایە هەموو کەسێت تی ناگا هەموو کەسێت چێژی لێ چێژە لێبینی بێگومان هەموو ساڵێک دوو جار ئەم هوەرمەندە جوانانەیەن لێرە ئەم کارە هوەریە گەورانە بینن ئەچیتە دنیایشی ترەوە دنیایکی پڕ لە ئارامی دنیایکی پڕ لە ئاسوودەی جوانیەکە بەخشێ بە هەمومان. تامێکی تایبەتی هەیە لای من ئەچتا ژیانێکی کە عالەمێکی کەەوە پێویستە ژیان جەنجاڵە یەک دنیا گرفتێ تا چەند پێویستە ئەم ئێوارانە بەم شێوەیە بێت تۆزێت دوور بین لەو بارودۆخە ناهەموارە ناڵێمە ڕۆیتە ژیانێکی کە ڕۆیتە عالەمێکی کە یعنی ئەو هەموو زەخت و قورسایی ژیان و لێی دابڕی ئەم ئێوارانە پێویستە دووبارە زۆر من بە پێویستە زانم دەستخۆشیش لاوە نەکەم و لە ئێوە شێکەم یای سەرکەوتنان بۆ خوازم. ئێوارەیەک بوو دڵم زۆر پێی خۆش بوو چێژی هەبوو گرنگ ئەو هەستانەیە کە پێدەبەخشێت و هەر خۆشحاڵ بووم کە باشە تا چەند ئەم ئێوارانە دووبارە ببێتەوە بەم چەشنە گرنگە بەڕای من ئۆرکێسترا بەشی خۆی گرنگی پێدراوە لە سلێمانی و لە کوردستان بەعام بەڵام گەربوارەکە چوزانم ببێت بە دیارەیەک لە زۆربەی خەڵکە شتێکی باش ئەوێت زۆر سپاس. زۆر پێرفێکت بوو من بۆ خۆم زۆر ئینجۆیم کرد. شاری سلێمانی شاری ڕۆشنبیریە پێویستی بەوانێ؟ ئەکید خۆی شاری سلێمانی بۆ ئۆرکێسترا و بەم کارە هونەریانەوە جوانتر و بەرەو پێشترە ڕوات. ژیان جەنجاڵیە تا چەند تۆ ئەم چەند ساتە چێژە لێبینی؟ ئەکید بیانی هەمومان لە وڵاتێکین پێویستیمان بە ئەجوایەکی ئاوایە بۆی بتوانین تۆزێکی سراحەت بە مێشمامەین و تۆزە ڕیلاکس بین. سپاس.
ئامادەبوونی ئەم ژمارە زۆرە و وەسفکردنی میوزیک و گۆرانی کوردی لەلایەن ئەو میوزیک زانانەی کە لە وڵاتانەوە هاتوون بۆ شاری سلێمانی ئەوە سەلمێنێت کە شاری سلێمانی هەمیشە لە بواری ڕۆشنبیری لە لووتکەدا لە هەموو سێکتەرەکاندا بۆیە ئەم جۆرە ئۆرکسترایانە لەلایەن هەم مۆزیزان و هەم ئامادەبوانەوە بە پێویستە زانرێت کە بوونی هەبێت ئەگەرچی بارودۆ خوێندنە هەموارە بەڵام پێویستە بەم چەشنە هاوڵاتیان تێکەڵ بە میوزیک و گۆرانی بن هەمووانیش سوپاسی قوبات تاڵەوانی دەکەن کە هەمیشە پاڵپشتی هونەرمەندان و ئەو کەسانەیە کە دەیانەوێت لە بواری هونەر و سێکتەرەکانی تریشدا خزمەت بە هەرێمی کوردستان بەگشتی و شاری سلێمانی بکەن تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ